مەڵێ ئازیزان لەگەڵتان بەردەوامی نۆچین لای تەوەرێکی دیکەی پرۆگرامەکەی ئەمڕۆمان ئەویش تەوەرێکی گرنگە کە ئەکرێت بڵێن بۆ هەر تاکێکی کۆمەلگا گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە ئەویش هونەری گفتوگۆیە. تۆی بەڕێز کە بینەری پرۆگرامەکەی ئێمەی ئەگەر دایکی ئەگەر باوکی ئەگەر خوێندکاری یان مامۆستای یان خاوەنکارێکی یان هەر شتێکی دیکە پێویستە لە هونەری گفتوگۆدا سەرکەوتوو بیت و پێویستت بە هونەری گفتوگۆ بێت. هونەری گفتوگۆ چییە؟ و گرنگی و تایبەتمەندی هونەری گفتوگۆ چیە؟ ئێمە کە لە شوێنی خەوەکەمانەوە لە بەیانیە کە هەڵەسین بەرکەوتنمان بەرامبەر هەر کەسێکی دیکە بێت هەتا ئەچینەوە ناو جێگەکەمان ئەگەڕینەوە ناو جێگەکەمان هەر کەسێک ببینین بەرکەوتنمانە بێت و گفتوگۆ لە نێوان ئەم دوو کەسەیە دروستە بێت کەواتە هونەری گفتوگۆ گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. من لە ئێستاە کە لەگەڵ هاوکارم سەحەر وەکو دوو پێشکەشکار گفتوگۆ لەگەڵ یەکاکەین بەڵام دواتر دوای پرۆگرامەکە وەکو دوو هاوڕێ گفتوگۆ لەگەڵ یەکاکەین کەواتە جیاوازی هەیە لە نێوان شوێنەکانە بۆ گفتوگۆکردن. گفتوگۆی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر نەوزاد ئەحمەد ئەسواد نووسەر و مامۆستای زانکۆ. دکتۆر سڵاوت لێ بم کاتۆ باش بەخێر. سڵاو لێ دکتۆر گیان بەوە دەست پێ بکەین هونەری گفتوگۆ چییە؟ پێناسەی بەڕێزت بۆ هونەری گفتوگۆ. ئەفو بەڵێ گفتوگۆ طبعاً چەشنی زۆرە، شێوەی زۆرە، فۆرمی زۆرە، ئاستی زۆرە، ئاستەکانی گفتوگۆ و گفتوگۆ لە بینی دوو کەسە یا لە بینی کۆمەڵێک کەسا گفتوگۆەکەن یا لە بینی دوو گروپە یا دوو کۆمەڵگا دوو شارستانیە دوو وڵات دوو چشۆر تا دوایی. یعنی گفتوگۆ هەم ئاستی زۆرە هەم چەشن و فۆرم و شێوەی زۆرە و ناولێنانەکەشی زۆرە. بۆ نمونە ئێماڵێن گفتوگۆ یا دیالۆگ یا وتوێش یا چاوپێکەوتن یا مشتومڕ یان دیبیت ئەرگۆمنت ئەرگۆمنت لە ئاستیشی زانستی بەرزە. ئەنجا گفتوگۆ بڵین زارێکی منۆ تۆ گفتوگۆەکەین لەسەر بابەتێک یان لە ڕێی تەلەفۆنەوە یا لە ڕێی تەلەڤیزیۆنەوە یا لە ڕێی نووسینەوە یا لە ڕێی کتێبەوە ممکنە دوو بیرمەند لە ڕێی کتێبەوە چەند کتێبێکەوە گفتوگۆ بکەن و وەکوتم چەشنی زۆرە جایتر بە پێی ئەوەی ئێوە کام چەشنی گفتوگۆتان مەبەستە ئەتوانین لەسەر ئەوە قسە بکەین و بە تایبەتی لە ئاستی کۆمەڵایەتیە یعنی چەشنەکانی گفتوگۆ مەرجەکانی ئەتەکێتی گفتوگۆ و چۆن فێری گفتوگۆ بین چۆن گفتوگۆ چۆن قسە بکەین و گفتوگۆ لە کۆمەلگای داخرا و کۆمەلگای کراوەیە چۆنە بۆچی لە کۆمەلگای دواکەوتووە گفتوگۆکان ناگە لە دەرەنجامیان زۆری پێچێ بۆ لە کۆمەلگای پێشکەوتووە بە دوو ڕستایە بە گفتوگویشی جوان زوو لە یەکتر تێگەن و تا دوایی ئێمە ئەمانەوە بە گشتی باسی بکەین و هەموو ئەوانەی بەڕێزت باست کرد ئەمانوێ باسی بکەین بە شێوەیەکی گشتی بەڵام بە دەستپێک لە هونەری گفتوگۆکردن و بەرکەوتنی نێوان دوو کەسەوە دەست پێ بکەین. با لە سەرەتا کاک ڕەوەندین گفتوگۆ جیا بکەینەوە لە ئاخاوتن. ئاخاوتن قسەی دوو کەسە قسەی زۆر ئاسایی بەیانی دار چۆنی چووی بۆ دەوام ئەمانە ئاخاوتنن قسەی ئاساین بەڵام گفتوگۆ یعنی من بابەتێک مێ تۆش بابەتێک تێ قسەی لەسەرەکەین تر نازانم ئێوە بەستان ئەمەیانە کە ئەمە زیاتر ڕەنگە زانستی بێ و بابەتی فکری بێ یا هەتا ئەگەر لە ئاستی کۆمەڵایەتی شابێ گفتوگۆ لەگەڵ ئاخاوتنە هێنانی وشە. ئێستا ئێمە هەر ئەو گفتوگۆیە هەر من و ڕەوەند کە بەیەکەوە دائەنیشین بەرنامەکە پێشکەشەکەین بەڕێزت لە لامان ئامادەی هەموو ئەمانە بەکارهێنانی وشەیە کە لە ڕاستیە شێوازی بەکارهێنانە دروستەکەی واکە پەیامەکە بە جوانی بگە. ئێمە ئەمانێت لەسەر ئەم گەیاندن و سوودکەواتە لەسەر ئەتەکێتی قسەکردن یا بقەینا ئەیدەی لەسەر گفتوگۆش هەر قسەکردن لە هەر ئاخاوتنە قسەکرد و ئاخاوتن و گفتوگۆ تۆزێ لە هین دوو دەکەوینەوە لە دیبیت و ئەرگۆمنت و گفتوگۆی جەدەل لە عەرەبیە گفتوگۆی زانستی لە تیۆرسازی ئەمانە ناڕاستکە یەینە سەر ئاستە کۆمەڵایەتیەکە ئەوەی کە ئاخر ئەوەی کە ئێستا ئێمە قسەی پێەکەین ڕەنگە گفتوگۆ نەبێ ڕەنگە چاوپێکەوتنە زیاتر مثل ئێوە پرسیار لە منەکەن من وەڵامتانە دەمەوە باشە ئەمە خۆمان بە نمونە وەرنەگرین گفتوگۆی نێوان دوو کەس یان دوو گروپ بە نمونە وەربگرین. بەڵێ کە بەڕاستی گفتوگۆ بێت. بەڵێ گفتوگۆ وەکوتم هەم چەشنی زۆرە هەم مەرجەکانی گفتوگۆ خۆی لەوەتەی ئینسان هەیە گفتوگۆش هەیە لەوەتەی ئینسان فێری بە شێوەی کۆمەڵایەتی ئەژی لەوەتەی ئینسان
بووە بە ژیانی ئینسان بووە بە پرۆسەیەکی کۆمەڵایەتی یعنی گفتوگۆ هەیە گفتوگۆ لەسەر بابەتێک لەسەر کێشەیەک لەسەر دیاردەیەک لەسەر مەسەلەیەک هەمیشە دوو کەس لە گفتوگۆیان بەردەوام لە گفتوگۆیان ئیتر لە هەر ئاستێکاوێ لە هەر تەمەنێکاوێ لە هەر بڵین ژینگەیەکاوێ مناڵ دوو مناڵ گفتوگۆکەن دوو گەورە هاوسەر دوو هاوڕێ دوو کەس لە کارکردنا لە کاتی بڵین لە دائیرەیە لە کاتی ئیشکردن ئەمانە هەر هەمووی بەردەوام لە گفتوگۆیان بەڵام ئەوەی کە ڕەنگە مەبەستی ئێوە بێ لە بەرنامەکە ئەتەکێتی گفتوگۆکردن چییە یا ئێمە چۆن گفتوگۆکەین بۆ بە شێوازێک ئەتوانین بچینە ناو گفتوگۆوە گرنگترین شت بەڕێی من ئەوەی وا ئەکات گفتوگۆ شێوازیشی جوان ڕێک یا شێوازیشی بەدەنیانە مۆدێرن لە خۆ بگرێ بریتێ لە هوشیاری یعنی من هوشیار بم بەرامبەر بە جۆری ژیانی خۆم یەکەم کە جۆری ژیان زۆر شێواگرێتەوە هیچێک لەوانە گفتوگۆیە من چۆن گفتوگۆ لەگەڵ بەرامبەرەکەم ئاکەم بەرامبەرەکەم چێیە هاوڕێمە برامە خوشمە هاوسەرمە بەڕێوەبەرەکەمە مامۆستاکەمە یا کەسێکە بێگانەیە نایناسم تا دوایی ئەمانە کەسی بەرامبەر ئەڤەر ئەلئاخەر جۆری گفتوگۆکەی من ئەگۆڕێ من چۆن گفتوگۆ لەگەڵ تۆیاکەم چۆن دێمە ناو گفتوگۆوە بەڵام یەک دوو خاڵ هەن هەموو جۆرەکانی گفتوگۆ بە یەکەوەکەوەکەنەوە یعنی یەک دوو خاڵ یا یەک دوو ئەگەر بشێت بڵێ مەرج پێشمەرجی گفتوگۆ یەک دوو پێشمەرجی گفتوگۆ هەن لە هەموو جۆرە گفتوگۆ و لە هەموو جۆرە دیالۆگێکا بوونی هەیە ئەویش بریتێ لە ڕێزگرتنی بەرامبەرەکەت تۆ کە لەگەڵ کەسی بەرامبەرە قساکەی هەر لە بەیانی باشەوە لە سڵاوە یەکەمیشت ینی ڕووخۆشیەک یا گەشتبینیەک بەرامبەرەکەت پیشانەی یا زەردەخەنەیەکی کەمیش بێ پێ دەڵێن بەیانی باش ڕوخساری من بەیانی باش یعنی بڵین ئەم جۆرە ڕوخسار نواندنە لە دیالۆگا لە دوایە ئاراستەی گفتوگۆکە دیاریەکات یعنی ئەشێ من سەرەتای کردنەوەی گفتوگۆکەم قسەکانمان یەکتر بینینەکانمان هین بێت جوان بێ کراوە بێ کە من پێم وایە ئەمەیان باشە یعنی ئێمە هەر لە سەرەتا وابین بە جۆرێک لە زەردەخەنەوە پێکەنین ئەمڕۆ چی کرد ئەوە چی یعنی بڵین لە دوایە بابەتێک هێت لەسەر ئەم بابەتە ئێمە گفتوگۆەکەین و بیرۆڕای جیاوازە گۆڕینەوە یەکەم جارکە چیتە ناو گفتوگۆ تۆ بە ئەتەکێتیشی جوانەوە پەیوەندی وەکوتم بە وشیاری تۆ ڕۆشنبیری تۆ ڕۆشنبیری بەمانە چەمکە گشتی و باوەکەی نەک ڕۆشنبیری بەمانای خوێندنەوەی کتێب و نازام چی و ئەو چوارچێوەدارە نەخێت ئەتەکێت پەیوەندی بە هینەوە نییە ڕۆشنبیر بەمانە کلاسیکی و تەقلیدیەکەی یعنی ئەتەکێت ئێمە هەمومان پێشتر فێری ئەتەکێتە بین ئەتەکێت خۆ هەر لە هینانیە جۆری جلوبەرگ و جۆری دانیشت و قسەکردن و بەکارێنانی چقۆ و چەتاڵ و نازام ئەمانە لە کاتی نان خواردن ڕێزی بەرامبەرەکەت کەم قسەکردن تا دوایی ئەتەکێت لەوەشا کە منەوە تۆ دانیشتین قساکەین چۆن من چوومەتە ناو پرۆسەی گفتوگۆکردن لەگەڵ تۆە یعنی من پێشوەخت ئەمانم لە بیرە ئەمانە ئەزانم کە ڕێزی تۆگرم و بن بە دەنگێکی نزم قساکەم و من گوێ لە تۆگرم نەک هەر خۆم قسە بکەم لە گفتوگۆیە هەر خۆم قسە بکەم مەجال بە تۆ نەدەم قسە بکە یا بۆ چوونی خۆت بڵێ یا پراوێزێک بۆ تۆ بهێڵمەوە شتێکی تر بڵێ یا پرسیارم لێ بکەی ئەم جۆرە قسەکردنە لە ئاستی کۆمەلگا هەمومان ئەیبینین دەرچی پێەکەین هەمومان هەستمان پێکردووە جاریوە لەگەڵ کەسێکا قساکەیت گفتوگۆکەیت ئیتر هەر قساکانی مەجال بۆ تۆ نایەڵێتەوە ئەتەوێ شتێک بڵێ خۆی ئەو کەسەش ئەو کە بەو شێوەیە ئەمەە بابەتی لایە ئەمەە پڕە لە قسەکردن هەموو دوو ئینسانێک پڕن لە قسەکردن بەڵام ئەو کەسە وەکوتم ئەو ئاگاییەی نییە بەرامبەر بە جۆری گفتوگۆ هەر قساکە ئەمانە ئاگای لەوە نییە کە ئەبێ مەجارێک بۆ تۆ بێڵێتەوە ڕێزێک بۆ تۆ بێڵێتەوە تۆش قسە بکەیت کەواتە لە قسەکردنا لە گفتوگۆیە جگە لە ڕێز کە هەموو ئەو خاڵانەی ئێسایڵم پەیوەندیان بە ڕێزەوەیە جگە لەوانە ئەوەی کە من گوێ لە تۆ بگرم کە ئەڵێم من گوێ لە تۆگرم بە هەمان شێوە تۆش ئەبێ گوێ لە من بگری یعنی هەردوو لە کاتی ڕێزگرتنی گفتوگۆ دیالۆگەکەیە ئەبێ مەجال بۆ ئەوی تر بکەیتەوە کە تۆ مەجالت بوارد بۆ ئەوی تر کردەوە کە تۆ هێشتت ئەوی تر بە جوانی قسە بکار هەر گوێی لێگری تا قسەکانی تەواوەکە کە قسەکانی تەواو کرد اینجا تۆیتە ناو بابەتەکەی خۆت شتەکانی خۆت هەڵی ئاوە
ئەمە هیچێکە لە مەرجە سەرچیەکانی دروستکردنی گفتوگویەکی مەدەنیانەی مۆدێرنەی جوان کە دێتە ناو ئەتەکێتی گفتوگۆوە. خاڵێکی تر کە هەر پێوەستە بەم خاڵانەی باسم کرد بریتە لە هێمنی لە گفتوگۆیە، یعنی ئەو پەڕی بتانی کۆنتترۆلی خۆت بکەیت تا ئەو پەڕی بتانی لە کاتی گفتوگۆیە با بۆ چوونی بەرامبەرەکەشت جیاواز بێ تۆ هێمن بێ، ینی بۆچوونەکەی بۆچوونی بەرامبەرەکەت جیاوازە لە زەوقا، لە ئارەزووە، لە بیر و باوەڕە، لە ئایدیا، لە بیرکردنەوە، لە هەموو ئەوانە، لە ئاینە، لە زمانە، لە هەموو شتێکە جیاوازە. تۆ چۆن ئەو جیاوازیە قوبوڵەکەیت، ئەو جیاوازیە وەرەگریت، ئەمەش پەیوەندی بە وشیاریەوەیە. یعنی یەکیشتر لە ئەو بابەتانی گفتوگۆ کە سەرچاوەکەی مەرجعەکەی لە وشیاری ئەو دوو کەسەوەیە یا ئەو دوو گروپە یا ئەو دوو کۆمەلگایە بریتە لە قوبڵکردنی جیاوازی. منۆ تۆ کە گفتوگۆەکەین من پێشوەخت ئاگاهیم بەرامبر بەوەیە کە منۆ تۆ دوو بۆ چوونی جیاوازمانەیە کە ئەمانە هەمووی دەستەبەر بوون کە ئەم پێشبەرجانی گفتوگۆ لای من هەبوو و لای تۆش بێگومان بەرامبەرەکەم بڵێ کە لای ئەوانە هەبوو. بە تەبیعەتی حاڵ گفتوگۆکە هەم بەردەوامی ئەبێت و هەم دەرەنجامیشی ئەبێت و بە ئاسانی لە یەکتر تێگەین. تەمان لەو حاڵەتانەیە منۆ تۆ کە گفتوگۆەکەین من هەڵ ناچم، یعنی من دەنگ بەرز ناکەمەوە لە کاتی گفتوگۆکە ئەم دیاردەیە زۆر ئەم حاڵەتا بینی من نە دەنگ بەرزەکەمەوە نە هەڵەچم تەنانەت تۆ ڕەخنەشم لێ بگری من بە هین هەستێکی جوانەوە وەریەگرم. بە پێچەوانەوە من زۆر پێویستیم بە ڕەخنەگرتە هەموو ئینسانەکانی لای ئێمە ئەزانی هەمومان پێویستیمان بە ڕەخنەیە، ڕەخنەی بەرامبەرەکە چکە زۆر جار تۆ شتێکەکەیت ڕفتارێکە نوێنی دیا قسەیەکەکەیت نازانی بەرامبەرەکەت بە تایبەتیگەر هاوڕێت بێ نزیک بێ هەر کەسێک بێ ئاگدار دەکاتەوە لەو شتا. یعنی بۆیە لە کاتی گفتوگۆیە نە هەڵەچم نە تووڕابم نە دەنگ بەرزەکەمەوە و نە ڕەختەشم پێ کۆنتترۆلی خۆ ئەمانە وەکوتم هەر هەمویان پەیوەندیان بە هوشیاریەوە هەیە. لە کاتی بڵین گفتوگۆکردنیشە ئێمە زۆر جار لە ژیانی ڕۆژانێ ئەم حاڵەتە بینین هەیە لە کاتی قسەکردنایە گفتوگۆیە هەر خۆی سروشتی ئەو کەسە وایە بە دەنگی بەرز قساکە، یعنی ئەوە تا بتوانین ئاگاداری بکەیتەوە. هەیە لە تەلەفۆنە هاوارەکە دەزڕاوەش تەلەفۆن خۆ تۆ نابینێ بڵێ ئەم حرەکەی دەسەری دێمە سەرەوەش لە کاتی گفتوگۆیە تۆ زۆر ئەجوڵێنی یان ئاوا ئەمەش بابەتی چتر لە ئەتەکێتی گفتوگۆ. جستش بەشێکی ئافرم ئاماژەکانی جستە جوڵانەوەی جستا بەڵام هەیە خۆی سروشتی وایە بە دەنگی بەرز قساکە یا کە لەگەڵ تۆیە قساکە من شتیوان بینیوە دوو کەس بەستاون قساکەن هیچیان زۆر لێ دەبێشەوە پێم وت وا بکەی وانەکەی هیچێک لە دوورەوەکەیەوە ببینێ وازانێ و کەسە ڕەشە لە تۆکە تۆش وەستاوی بێدەنگ فەقیر ئەمە یعنی ئەمە ئەو شتانەیە کە ئەبێ ئاگادار سیرکردنی کەسی بەرامبەر ئافرەنەوەش خاڵێکە لە بیزەبت یعنی دوو کەس کە گفتوگۆەکەن بیزەبت تۆ سەیری چاویەکەی سەیری چاوی ئەو کەسە کە قسەت بۆکە تۆش قسەی بۆەکەی ئەم دوو بارگاوی یعنی شوحنات ئەگۆڕنەوە ئەم دوو کەسەی کە سەیری چاوی یعنی تۆ کە یەکێ قسەت بۆکە تۆ کوڕی یا کچی تەمەنت هەرچەنێکە بەرامبەرەکەت زۆر لە تۆ گەورەترە مامۆستاتە تۆ تەمەن هەرچیەکە بەرامبەرەکەت هەرچیەکە تۆ سەیری چاوی بکە ئەمە هیچێکە لەو شتانی کە گفتوگۆکە دروستەکە بە ئاراستە یا بەڕێڕەوە جوان و تەندروستەکەی خۆی نەک هین کەی سەرداگری یا شەرمکەی ئەمە گفتوگۆکە ناخڵکەنێ بەو شێوەی کە تۆ ئەتەوێت ئەسڵان شەرمکردن لە گفتوگۆیە زۆر شتت لە دەزت چێ یعنی زۆر شتەڵی شاڵا وام کردا شاڵا وام بوو تا من بۆ وامنەوە لە کاتی گفتوگۆ من بۆم قسەیەم نەکرد ئاوە یعنی ئافرم ئەوەی کە تۆ ئاماژت بۆ کرد تەماشاکردنی چاوی ئەوی تر لە کاتی گفتوگۆیە زۆر زۆر پێویستە وەکو وتم ئاستی ئەو کەسە هەرچیەکە سەرۆک وەزیرانە بەڕێوەبەرەکەتە مامۆستایە لە تۆ گەورەترە باوکتە خاڵتە یا لە تۆ مناڵترە یا لەگەڵ مناڵێکا کە گفتوگۆەکەی ئاوا سەیری مناڵەکە مەکە تۆ وەستاوێژاوە نە یعنی ڕێک دانیشە سرت قەرز ئاستی سەری مناڵەکە چاوت لە ئاستی مناڵەکە یابێ گفتوگۆی لەگەڵ بکە و مناڵەکە فێر بکە تر مناڵی خۆتە تەلەبەکانتە
مناڵی دەوروبەرە چی ینی مناڵ لە کاتی بڵین پەروەردەی لەناو قێزانە فێری بکەیت کە قساکە سەیری کە گفتوگۆکە سەیری چاوی ئەو کەسە بکات نەک شەربەر و ترس و ئەمانە کە ئەم دیاردێژ لای ئێمە لە کۆمەلگای ئێمە بەداخەوە زۆرە باشە دکتۆر ئەکرێ بەڵام من نمونەی واش زۆرە بینم منداڵی وا زۆرە بینم کە گفتوگۆ لەگەڵەکە سەیری چاوتەکە ئەوە دیاردە پۆزتیڤەکەیە باش ئەکرێ بڵین گفتوگۆی نێوان دوو کەس کە پێشتر یەکیان بینیوە و بەرکەوتنیان هەبووە جیاوازە لەگەڵ دوو کەسە کە پێشتر یەکیان نەبینیەوە بۆ نمونە کەسێک کە ئاوێت تازە ئەچێتە شوێنێکی کارەوە و ئەمڕۆ بۆ یەکەم جارە چاوپێکەوتنی هەیە لە شوێنی کارەکەی کە ئەوێت لەو شوێنە وەربگیرێت خۆ ئامادەکردنی ئەوێت ئەم کەسە بۆی کە دەستپێکێکی باشی هەبێت خاڵی دەستپێک چییە لەم چاوپێکەوتنێ ئەمەی تۆ باست کرد پەیوەندی بە دوو جۆر گفتوگۆیەکیشیان تۆڵی کەسێک ئەیناسیت پێشتر گفتوگۆ ئەمە بینیوە ئەمە ڕەنگە هاوڕێتە یا لە دائیرا بێکەون لە زانکۆ لە شوێنێکە ئاشنایی تا ئەندازیشی زۆر ئاشنای بۆ تەمان ئاشنا زۆر لایەنەگرێتەوە ئاشنایی دەرونی ئاشنایی ئایدای ئەویتر ئاشنای قسەکردن کە ئاشنا بووی تا ڕادیشی زۆر ئەو ترس و شەرم و ئەو ترس و شەرمە سایکۆلۆجیی لە ئینسانە هەیە ئەو شتانە نییە زووتر گفتوگۆ دروزەوە بەڵام ئەوەی کە تۆڵی ئەچیت بۆ شوێنێک نانناسیت یەکەمین شت کە ئەڕۆی بۆ ئەو شوێنە هەوڵ بدا تەمان ئەمە بە قسەکردن نابێت ترینینگ ڕاهێنان بە خوێندنەوە بە جورئەت هەوڵ بدا یەکەمین شت کە لە خۆتی لابەریت غەریبیە غوربەت لەو بۆ شوێنە هەز بکە کە غەریبی ئیتر ئەو شوێنە تۆ یەکەم جارە بۆ یەچیت حتا ئەگەر هاوزمانی تۆش نەبن بۆ نمونە ئەچیتە شوێنێک ئۆفیسێک هەمویان کوردن هەمویان کورد بن هەر لە خۆتەوە زیاتر دەکەیتەوە بەڵام کورد نین ئەو غەریبیە لە ناختا هەیە تر عەرەبن ئەنگلیزن نەتەوەیشی ترن گرنگتری شت ئەوەیە ئەو هەست بە غەریبیکردنە هەوڵدا ئەو لایەنە لابەریت چۆن ئەمە لاچێت جگە لە لایەنە سایکۆلۆژیکەی بە ترینینگ و بە خوێندنەوە بە هەوڵدان و بە کرانەوە بە شتی تری زۆر بە دوایێ بۆ نمونە وەرزش یۆگا مەلا نازانم ئەمانە زۆر گرنگن واد لێکەن زەینت کراوە بێ واد لێکەن ئاخر ئەمە پەیوەندی بە گەژبینیەوەیە هۆرمۆنێکەیە لە جەستەی ئینسانە پێوترێ ئیسترۆنین هۆرمۆنی ئیسترۆنین زۆر گرنگە هەوشیاریمان بەرامبەر بەوە هەبێ چۆن تەوان هۆرمۆنی ئیسترۆنین هۆرمۆنی گەژبینیە هەر لە خۆیەوە ئەو هۆرمۆنەوا لە تۆ هۆرمۆنی زیاتر ئەڕێژی واد لێکا هین بیت کەسێکی هەر لە خۆت و کراوە بەردەوام دەم بە پێکەنین نایڵی سترێز زۆر بێتە ناو سترێز لا ئەبەی باوەڕ بەخۆبوون زیاکە ئافەر متمانە بەخۆبن ئەم متمانە بەخۆبوونە یەکیشترە لەوانی کەوا لێکە چیتە ئەو شوێنەی ئەو هەست بە غەریبیکردن هەست بە شەرمکردن ئەمانە هەمووی ئەو بربەستانە ئەشکێنی کە ئەم بربەستانە شکاند زۆر بە ئاسانی ئەتوانی بچیتە ناو ئەو ژینگەیەوە ئەو کەش و هاوایەوە کە تۆ چیتە ناو دیالۆگ یا گفتوگۆ لەگەڵ ئەو کەسانە ئیتر جۆری گفتوگۆکە چییە تعارفە بڵین یەکتر ناسینە یان تۆ وەکوکو تۆ وتت ئینتەرویوە یانی بڵین چاوپێکەوتنت لەگەڵاکەن زۆر گرنگە ئەم چاوپێکەوتنە کە ئەڵێم هەست بە غەریبیکردن لە خۆت لاعبەی دایەماڵی تێچێنی ینی سترێز لاعبەی کە سترێسە لابرد زۆر بە جوانی ئەتوانی ئەو ئینتەرویۆ یا ئەو چاوپێکەوتنە ئەنجام دەیت بۆ نمونە لە ڕێکخراوێکە لە کۆمپانیایەکە لە دایرەیەکە داواتەکەن کە تۆ ڕەنگە بە عەقد ئیش بکەی بە گرێبەستیان داب مەزرەی یا لە ڕێکخراوێکە ئیش بکەی توانە یەکەمین شت تەبان هینە اختیبارە یا چاوپێکەوتنت لەگەڵاکەن بزانن چۆنە ئەزمونونەکە زۆر گرنگە لەوێ تۆ ئەو توانە و هەستەی هەتا وەکو خۆی پیشانی بینەک سترێز وات لێ بکات ترس لە گفتوگۆ لەم پرسیاران لێتەکەن وات لێ بکە بشڵەژەی تووشی جۆرێک لە شپرزەیی بی زۆر شتە لە دەست بچێ ئەوەی کەوتم لە دوایڵی شاڵاوان بوو تا خۆزگەوام کردا بۆ بیرم وە لە گفتوگوۆیان زۆر دروستە بێ بیرم چوو ئەوە بڵێم خۆزگە ئەوشم پێ بووتە ئاخر زۆر جار ئێستا ئێمە قساکەین من زۆر لە زۆربەی چاوپێکەوتنەکانایی تەلەڤیزیۆنی کەناڵەکانە وا کە تەواو بۆ ڕۆشتوم ئەو باسیەوەم نەکرد ئەو خۆزگەوام بوو تایە ئاوا دکتۆر ئەمە یەک شتی تریشمانە زۆر جار کەسەکە پەشیمانەوێتەوە بۆ ئەوەم وت ئەوەشمان ئافرم سەحار خان فعلان یعنی جاری وە ئاخر ئەوەش یعنی ئەمە چۆن ئەها ئەو خاڵانەی پێشتر باسم کرد ڕێز و دەنگ بەرز نەکردنەوەی هێمنی لەسەر خۆی جۆگرتن لە
بەرامبەرەکەت ئەجا خۆت بەهێمنی ئەمانە واد لێکەن ئاگاداربی لەوەی چی ئەڵێ یعنی شتێک نەڵێ لە دوایە پەشیمان بیتەوە عادەتەن سەحرقانەوەی تۆ ئاماژت بۆ کرد شتێگەڵی کە ڕەنگە لە دوایە پەشیمان بێتەوە ڕەنگە لە نەتیجەی هی نابێت جۆرێک لە سترێز یا جۆرێک لە هەڵچوون یا ئەمەە تاکی دەکەی لەو شتە هەر خۆت ڕاستیت ئەها لە گفتوگوۆیە ئەبێ زۆر ئاگاداربی هەر خۆت ڕاست نیت بەرامبەرەکەشت ڕاستە یعنی بیرکردنەوەی یا ئایدیا یا بۆچوونی ڕێژەگەری هەموو شتێکە ڕێژەییە هیچ شتێک لە ساسەد نییە لە ساسە ڕاز نییە ئەگەر من و تۆ گفتوگۆ بکەین چێ ناو ئاخاوتنەوە قسەکردنەوە ئەگەر من پێشوەخت پێم وابێ لە ساسە من ڕاستم لە ساسە تۆ هەڵیت بە هیچ جۆرێک ئەمە گفتوگۆ دروست نابێ بە پێچەوانەوە بەریەکەوتن و ناکۆچی و ململانەی تون دروستە بێ کە زۆر جار ململانەی تون ئەبێ بە مای شەڕ ئەمە نەک لە بینی دوو کەسا لە بینی دوو گروپی شای دوو گروپی ئاینی نەتوانن گفتوگۆ بکەن ئەبێ بە شەڕی نێوان ئاینەکان دوو وڵات دوو دەوڵات کە گفتوگۆ پێشەوەی پرسیارەکەت کە یەک شتی ترڵم ئەمێن بگەمە ئەوە بۆ نمونە گفتوگۆی نێوان شارستانیەتە گەورەکان یا گفتوگۆی دوو وڵات دوو زلهێز کەونە شەڕی ئێران و عێراق شەڕی ئەمریکا و ئێستا شەڕی ئەمریکا و ئێران کە خەریکەیان شەڕی غەزە و لە غەزە بڵێ ئیسرائیل و فەڵە تا دوای ئەمانە بڵین گفتوگۆ ئەوەستەیە ئەخر معنای ئەوەش نییە گفتوگۆ کە گفتوگۆ هەبوو هەموو کێشەیەک چارەسەرە بێ جاروە هەرچەند گفتوگۆەکەی هەر ناگەیتە دەرەنجام ناگەیتە چارەسەر بۆ ئەخە لە پشتی گفتوگۆوە چی هەیە گفتوگۆی ئەم و ئەوی تر بەرژەوەندیەکان واکەن بەرژەوەندیەکان ئەمەنە ناکۆکەن ئەمەنە دوورندەیەک واکەن گفتوگۆکە تۆ هەرچەند هێمن بێ هەرچەند بتەوێ بگەیتە چارەسەر ناگاچە چارەسەر بە شەڕ و ناکۆچێمە لە ئاستی ڕەنگە نێودەوڵەتی لە ئاستی سیاسیە بەڵام ئەگەر بینەوە سەر بابەتە سەرێکشەکەی خۆمان لە ئاستی کۆمەڵایەتیە کە وابزەم ئەمە ئامانجی با بەرنامەکەیە تا ئەو پەڕی وەختە بڵێم تا ئەندازیشی زۆر تا ڕێژەیەکی زۆر ئەتوانین منۆتۆ کە قسە بکەین کێشەکانمان یا بابەتەکانمان یان ئەوەی وای کردووە کە منۆ تۆ بێنێتە سەر مێزی گفتوگۆ دەرەنجامێکی باشی هەبێ نەگاتە ناکۆچی شەڕ عاجزی لێک لەیەکتر زویر بوون بەعکسەوە بگاتە ئەوەی کە بە ئاشتی بەهینێکی جوان دەرچین ئاها گفتوگۆ چەند گرنگە لەم بابەتانێ ئاها جۆری قسەکردن وەکو یەکەم جار ئاماژەم پێکرد زەردەخەنەیەک جا و شانەی بەکارێنی دڵنیاکردنەوەی بەرامبەرەکەت ئەمانە هەمووی ئاراسەی گفتوگۆکە بە ڕادیکی ئێجگار زۆر ئەگۆڕن دکتۆر نەوزاد کەسانێک کە ئێمە سەرسامین بەوەی کە بۆ نمناڵین زۆر شیرین قساکەن یاخود زۆر کارتێکەر قساکەن ئەبینین ئەمان زۆر جار وشەی کەم بەکارهێنن بەڵام لە وشەی کەم بەکارهێنن بە کەمترین وشە مەبەستە خۆیان نەگەێنن لە کاتی خۆیان بێدەنگ ئەبن لە هەندێک جارە شوێنە دەنگ هەڵەبڕن لە هەندێک شوێنە دەنگ کەس ئەکەنەوە ئەمانە ئەبێت چۆن ئاوێتەی قسەکردن بکرێت بەوەی کە بەڕاستی ئەو پەیامە وەکو خۆی بگات ڕاستە تۆ ئەمەی کە باست کرد تۆنەکانی قسەکردن یا تۆنەکانی دیالۆگ ئەنجا جۆری دیالۆگ چەشنی دیالۆگ یعنی من و تۆ کە دانیشین طبعاً ڕستەیەکی جوانی شەدود وتت بە کەسێکە وترێ شیری قساکە ئەها چەند خۆشە کاڵی شیری قساکە یعنی ئەو کەسە سروشتی ئەو کەسە خۆی وایە مثلەن هەمیشە وەلەوەمە چەند جارە دووبارەیەکەمەوە مثلەن زەردەخەنەیەک لەسەر ڕوخساریەتی لە لێوێ قسەی جوانەکە خۆشە ڕێزی بەرامبەرەکە یەکرێ نازام تا دوای ئەمانی وتم بەڵام تۆنی قسەکردن یا چەشنی گفتوگۆکە ئاراستەی هەنێجار هەڵەکشێ هەنێجار نزمانێ جار ئەمە ئەوەسێ لەسەرەوەی ئەو کەسەی گفتوگۆی لەگەڵەکەی پێشوەختە ئەم دوو کەسە چی لە نێوانیانە هەیە یعنی بڵین کە منۆ تۆ دانیشین گفتوگۆکەی ئایا پێشتر کێشەیەک هەیە لە بینی من و تۆیە کە دانیشتین اتفاقی لەسەر بکەین گفتوگۆی لەسەر بکەین هاوتم کێشە نەموت بابەت یا مەسەلا مەسەلەیەکەیە بابەتێکەیە کێشەیەکەیە ئەگەر کێشە هەبێ ڕەنگە من و تۆ دانیشین لە سەرەتا جۆرێک لە تەسەنوح جۆرێک لە وا بکەین کە منینم بەڵام هەر کێشەکە کێشە ینی ناکۆشی لە بین و کێشەکە هەر دێتەوە زەینم هەروام لەیەکە بزانم تۆ مەبەست چییە لەم قسە و لەم ڕستە و لە موشانەیە ئیتر بۆیە هەنێجار بۆ یەکدان هەنێجار دەنگ بەرزەکەمەوە
هوشیاری لێرە دێتە ناوە هوشیاری هەردووچیان ئەگەر هیچیشیان بێ هەر باشە ئەگەر هەردووچیان بێ هوشیار بن بەرامبەر بەوە باشترە هوشیارەکە دێت ئەڵێ بۆستە تۆ دەنگت بەرز کردەوە ئاگادار بە یەکسەر هەوڵەدەی دەنگ بەرز نەکەیتەوە یان ئەوی تر وشیارەکە دێتە لای ئەوی تریش ئەوی تر کە سیرەکە ئەو دەنگ بەرزەکاتەوە ئەڵێ تۆ دەنگ بەرز مەکەرەوە قەینا ئەو دەنگی بەرزکردەوە تۆ هێم بەرز ئەو هێم نەبێتەوە هەلەن کە تۆ هێم نەبیتەوە ئەویش هێم نەبێتەوە دێتەوە سەر ڕەوتی خۆی دیالۆگەکە یعنی هێمن جوان شیرین ئەمانە قسە ئاراستەکە دێتەوە سەرەوە بەڵام کە هوشیارەکە غایی بەبێ سێرەکەی هینە بێ دەنگ بەرزکردنەوە کە بوو بە دەنگ ئەبێ بە تووڕەبوون دیالۆگ ناهێڵێ ئەها گفتوگۆ یان دیالۆگ یەکێک لە خاسیەتەکانی یا تایبەتمەندیەکانی بریتێ لە هێمنی ئەگەر تووڕەبوون هەڵچوون هاتەنە گفتوگۆ ئەسڵەن نامێنێ بۆیە ئەوترێ کە تووڕەبووی هەموو شتێگەکەی یعنی هەنە شتی وا زۆرە لە ئاستی کۆمەڵایەتیە ئەمانەمان زۆر بینیەوە پیاو کە تووڕا بێ کۆمەلگای پیاو سالاری کە پیاو تووڕا بێ ئیتر تەمانژنیش دەستا وای لات وەک ئینسان بەگشتی کە تووڕا بیت ئیتر ئەقڵ غایی بەبێ ئەقڵ یعنی چی یعنی بیرکردنەوە و ئەقلانیەت و منطق حکمت ئەمانە ئەڕوا هیچی نامێنێ کە تووڕە ئەبی هەڵە چی هۆرمۆنی تووڕەبوون هەڵە ڕێژی تۆ هۆرمۆنێک کە ئیتر ئاکات لە هیچ نامێنێ هیچ یعنی نە ئەقڵ نەبینی نەدی هیچی نامێنێ تەنها چی ئەمێنێ ئامێری هین بەکارهێنانی ئەمە تووڕەبوون ئەواد لێکە ئەو پەڕی تووڕەبوون نەک هەر دیالۆگ نامێنێ ئەقلیش نامێنێ ڕەنگە دەست بداتە چەک یا دەست بەکاربێنێ یا تا دوایی اینجا شتێکی زۆر خراپەکات کە ئەمە چەند چرکەیەکە خایانێ کاگڕەوەن ئەمەی کە گفتوگۆ نامێنێ و تووڕەبوون چەند چرکەیەک با زۆر ناگاتە دەقەیەک تووڕەبوونی زۆر لەو دقەیە ڕەنگە کارەساتیشی زۆر گەورە بکە ڕەنگە بگاتە خراپترین حاڵەت کە ئەو دقەیە تەواوە بێ ئەو چەند چرکەیە ئەو دقەیە ئەو دو دقەیە کە ئەو تووڕەبوون و کە عەقڵەکە وردەورە دێتەوە یەکسەر پەشیمانە بێتەوە لەوەی کردوێتی جا ئەم شتانە زۆرە لە کۆمەڵگای ئێمە شتێکەکە دوایی بۆی ئەگری پەشیمانە بێتەوە حاڵەت ئاوە ینی ئەها گفتوگۆ ئەگاتە حاڵەتێک زمانی جەستە تا چەند کاریگەرە لە هونەری گفتوگۆیە زۆر زەرورە گفتوگۆکانمان بە هێمن لە سەرخۆ ئەتەکێت بە هوشیاری زمانی جەستە تا چەند کاریگەرە لە گفتوگۆیەکی سەرکەوتوانە زمانی جەستە ئەویش فۆنی زۆرە چەشنی زۆرە یعنی زمانی جەستە لە نیگاوە یەکەم جار نیگا چاو خۆی زمانیەیە تۆ کە قسە لەگەڵ کەسێکەکەی پێشتر ئاماژەم بۆ کرد سەیری چاویەکەی یا قسەش نەکەن هەر سەیری تۆ بڵێ ئافرەتی یەکسەر هەستەکەی تۆش وەکو پیا یەکسەر ئەزانی ئەم نیگایی من مەبەستی چییە بێ ئەوەی وشە بڵێن ئەمە یەکەم جار نیگا بڵێن تۆش نیگاکەتە گۆڕیە بەعکسەوە یعنی چاو دوو چاو قساکەن بێ ئەوەی جار اینجا تەوان چاو وەک بەشێک لە جەستا کە تۆ هەردەست نییە چاو یا سەرڕاوەشاندن ئاوایە ئەمانە هەمووی ئاماژەن جۆری دیالۆگەکە دیارریەکەن یان بە پێوەستان دانیشتن یا هاتنە پێشەوە یا ئەمانە هەمووی بەڵێ ئاماژەکانی ڕوخسار هەم خۆی زمانێکی تریە جگە لەو زمانی جگە لەو شەیی تۆ لە زارتەوە دێتە دەرەوە لەمانە ئەمانش نیگاش زمانێکی تر جا چۆن ئەیکەی بە یەک تەنسیقیەکەی ئەوەی بەزاری ئەڵی نیگاکەشت هەمان شت بڵێ حرەکەی جەسەشت نەک کە ئاواکەی بڵین ئەمە هەر خۆی بەرامبەرەکەت ئەو ڕوژێنێ ڕەنگە ئەویش حرەکەیکی جەستەی تر یعنی تەنسیق یا گونجانی نێوان وشە ئەو شەی دەریەبڕی و ئەو ئاماژەی تەمان هەم وشە هەم ئاماژەی جەستە لە چیا تەبان لە علمی لوغەیە لە زانستی زمانە ئەڵێ دال و مەدلول ئاماژە دال و مەدلول چێ دال وشەیەک منەڵێم گوڵ چییە گوڵ هینە ئەندازیشی ڕۆیشیە گوڵ بەڵام هینە ماناکەی گوڵ چییە بڵێن گوڵێکی سووری جوان ئاماژە بۆچێ بۆ خۆشەویستی یا بۆ ڕێز یا ئەمانە ینی من کاڵێم گوڵ تۆ یەکەم جار وشەیەکە لە زارم دێتە دەرەوە بەڵام یەکسەر لای تۆ ئەبێ بە ئاماژە بۆ هین جەستە ژوایە
جەستە ئاوا من ئاواکەم ینی ئەم شتانە هەمووی یا شتێکم پێەیە بۆ نمونە ئەمە چیرۆکە دوور درێژە بەڵام کچێک لە شوێنەکە ئەترسێ ڕاویانێن لە دوورەوە تارماییە گەبینێ ئەترسێ یەکێک بێ لەوانە پێکسەر زانێ پیاوە بەڵام ئەبینێ پیاوەکە گوڵێک لێرێتی کتێبێکی بەدەسەوەیە یەکسەر هێورە بێتەوە یعنی ئاماژەکانی ئەو کەسە لە جۆلی جروبەرەگە لە جۆری قسەکردن لە کۆمەلگای داخراوە لە کۆمەلگای دوکەوتۆگەر بشێت وام بڵین زۆر جار قسەکان جگە لە هەڵچوون و دەنگ بەرزکردنەوە و ڕەنگە کەسێک خۆی دەنگ بەرزەکاتەوە هەرمە بەس شێوە نەبێ خۆی وایە کە تەلەفۆنەکە پێەکەنێ مەسەل اینجا دەست جوڵانەوە ئێمە سەوەتا من قساکەم بێەوەی بخۆم زانم دەسم زۆر جوڵاونەی دەسم زۆر بەکارێنە نازانم بێوازتان پێکردیانە من ئەمێ ئاوا دانیشم قساکەم بەڵام ناتوانم بێت دەستیش بەکاربێنم یعنی لە کاتی قسەکردنا جا هەیە زۆر زیاتر وایە ئەبێ وا بکەین و وەرەوەەر یا چێ شتە کڕێ ئەڵێ تەمە چلۆی بەچەنە چلۆی ڕەنگەگەریکە لە دوورە بینە وڵەمە شەڕێگە ئاخێر ینی ئاماژەکان لە جەستەیە ئەمانە هەمووی دەوریانێ لە جۆری گفتوگۆکە زۆر چۆن هەوڵ بدەی بیگونجێنی ئەو شەیە کە دەرێچێ لەگەڵ ئاماژەکانی جەستا نیگا شێوەی دەموچاو وەکوتم هەر هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو هۆرمۆنی سترۆنین کە واد لێکا کەسیشی گەژبین قسە شیرین یا ڕوخسار باش ئاواین جوانی و ناشرینی لە بەرنمەیەکە هەر لە بەرنمەکەی وە باسی جوانی و ناشرینیمان کرد بە تەنها لە ڕوخساران نییە تۆ شێوە جوانیان ناشرینە جۆری دەربڕین جۆری قسەکردن پێکەنین ئەمانە هەمووی واد لێکا تۆ کەسیشی جوان بیت جوان لە بینی دوو جوتکەوانە کە ڕێژەیە هەمیشە جوان ڕێژێ وەکو چۆن لەسەرتا وتمان دیالۆگیش ڕێژەیە ینی لە بۆچوونە یەک خاڵی تر پێشوەی پرسیارە بکەن کورتی پێمان بە کورتی هەرگیز ڕێژەیی بوونت لەبیر نەچێت هەموو شتێک ریلاتیڤیتی ینی نسبیەت ڕێژە بوون کە تۆ قسە لەگەڵ گفتوگۆ لەگەڵ بەرامبەرەکە دەکەی هەرگیز وا مەزانە لە 100% هەر تۆ ڕاستی نەخێر ئەویش ڕاستە گوێ لەویش بگرە دیالۆگی لەگەڵ بکە خۆی نووسەر قسێکی جوانەیە دکتۆر لەسەر قسەکەی بەڕێزت ئەڵێ زۆر جار کەسەکان لە گفتوگۆکردن تەنیا چاوەڕێیەکەن سەرایان بێ قسە بکەن بە نیەتی گوێگربوونەوە دانانیشن لە گفتوگۆکە بەشداری بکەن زۆر بەڕێز بەوتە جوانەک زۆر سپاس دەکەین بۆتە جوانەکانت بەڕاستی چێژمان وەرگرت و دڵنیاشم هەم من و هاوکارم هەم بینەرانمان سوودمان لێبینیوە زۆر خۆشحاڵ بووین.